بابزانین زانایانی ئێمە چۆن زانست و زانیاریان بەدەست هێناوە و سوور بوون لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری، چۆن هەوڵیان داوە بۆ ئەوەی کە زانست و زانیاریەیەکی بەسوود بەدەست بێنن. برام بە ئیمامی شافعی گوتراوە سووربوونت چۆنە لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری و عیلم. گوتوویەتی وەکو ئەو کەسەی کە سوورە لەسەر بەدەست هێنانی ماڵ و سامان بە دوای داوێڵە دڵی پێی خۆشە کە قازانجێک دەکا و ماڵ و سامان بەدەست بێنێ، ئەمنیش ئەوەندە لەسەر بەدەست هێنانی زانست و زانیاری سوورم. گوتویانەت چۆن هەوڵ بۆ بەدەست هێنانی زانست و زانیاری دەدەی؟ گوتویەتی وەکو هەوڵدانی ئەو کەسەی ئەو ئافرەتەی کە تەنها یەک منداڵی هەبێت، منداڵەکەی لێون بێت، چەندە بە دوای منداڵەکەی داوێڵە بۆ ئەوەی کە بیبینێتەوە، ئەمنیش ئەوەندە بە دوای بەدەست هێنانی زانست و زانیاری داوێڵم بۆ ئەوەی کە فێری بم. ئەوە برم سووربوونی زانانی ئێمەیە لەسەر بەدەست هێنانی عیلم و زانیاری. ئەوڕۆ تەماشا دەکەی جاری وا هەیە کە بە کەسێک دەڵی بە گەنجێک دەڵی وەرە زانست و زانیاری بخوێنە، وەرە لە عیلم شارەزا بە. جاری وا هەیە لە بەرامبەر هەدیەیەکیشی پێ دەدەی بە زۆریش نایە کە زانست و زانیاری فێر بێت. بەڵام با بزانین زانایانی ئێمە چۆن هەوڵیان داوە کە زانست و زانیاری فێر بن. برام